خۆشەویستانی ئێستا من لە بازاڕی بەردەڕەشەم هەرچەندە ئێستا بەیانیە و زۆر دوکان نەکرایتەوە بەڵام دەمێنێت خەڵک بدوێنن بزانم خەڵکی بەردەڕەش بەچی خەریکە چ دەکەن لەگەڵمەر باشی کاکە ئەحواڵت کووە؟ ئەڵڵای دەجێش زۆر خراپ ڕاوەستان بەس دەیەکە زۆر باش و خۆش و تەندروستی باشە؟ هەمووشت باشە؟ گەلێک مەمنون خەرچی بەردەڕەشی وەنیە؟ الحمدلله لە دەوروبەری بەردەڕەشی لە دەوروبەری بەڵام هەر لە نێزێکم فەرقی نییە دەمێ بزانم خەڵکی بەردەڕەش خەریکی چییە؟ بەگشتی خەڵکەکەی بە چیەوە خەریکە؟ واللهی قەزای بەردەڕەش دەوڵەمەندە بە زۆر شت یەکەم شت جۆتیاری جوتیار زۆر یعنی چ بەرهەم دێنە؟ وەکو پەتاتا وەکو گەنم وەکو برنجی کوردی ئەم ناوکوڕە زۆر بەناوەیە ئەی کونجی؟ کونجیش زۆر بەس عنی کونجی بە نسبەیەکەم بەڵام وەکوتم پەتاتا گەنم ئەم شتانی برنجی کوردی ئەم مەنتەقەیە مەشهورە زۆر ئاژەڵیش چ ئاژەڵە وەکو حیوان وەکو ڕەبیتە وەکو جۆنەگا وەکو ئەم شتانی قوربانی زۆر ڕابیتە چیە؟ ڕەبت یعنی وەکو شتی قوربانی حیوانی قوربانی جۆنەگای قوربانی ئەم شتانە بەڵێ یعنی ئەم شتانە یعنی ئاژەڵداری و زۆر یعنی خەڵک زۆر خەریکە ئەم شتە الحەمدولله سوپاس بۆ خەم دەبەرە باشە الحەمدولله زۆر باشە واتە خاکەکەی بەپیتەوە بە کەڵگە و شتانە دێتە تقریبا سنووری قەزای بەردەڕەشێک لەو شوێنانەیە کە تقریبا لەسەر کوردستان یەکەمە بۆ ئەم شتانە وەکو پێوتم یعنی ئاماژەم پێکرد لە بیدایەتی زۆر باشە بزانم دیە و فستخانە هیچ چێندەرە هی خۆمانە هینایتان واللهی ئەمە شتی خۆمانیمان زۆر نەینای ڕاستی ئەوەلۆ یعنی گوگل بە ڕۆژی خۆمانیە سیسی خۆمانیە ئیشتر وایە سنووری ما ئەو شتانە نییە بەڵام ئیرانیە تورکیە لە کوردستان فستق بەرهەم نایەتن تێت بەس نەگەشتکە ئەو ڕادەیەکە مەسەڵەن زۆر بەرهەمی ناوە خۆی پڕ بکاتەوە بەڵێ ئێستا هاتیە بەڵام کەمان باشە خۆشە ئی خۆمان فەرقی هەیە لەگەڵ ئیدەرێ یانی دێرە خۆشترە بەخوای کەش و هەوا ینی هەوایە مە لە هەوای دنیای خۆشترە هەوا بەخوای قسەتە تازە ئەو شتم باس کرد گوتم بەرهەمی خۆشمان تام و لەزەتێکی دیکەی هەیە باویمان هەیە باوی ینی نوعمان هەیە ینی تامی نییە یعنی خۆمانی احتیمالە ئەوانە کیلو بە 8,000 و 9,000 خۆمان باسی تەرەزاتی نەکەین باس تەماتەی بکە تەماتەی کوردی چەند بەتامە لە تەو تەماتەکانی دیکە پێشی ئاماژەم پێ کرد کەش و هەوامان بەس هەوامان ئیتر ئاومان شتمان لە هەموو ژیان والله قسەکەت 100% من پێشی فترەکە بەڕاستی سەردانی باشووری عێراقم کرد لای بەسڕا ئەو شوێنانە بەڕاستی تەنهەشی ئەو شوێنە قەدریان کوردستانە نازانی هەدەڵێن ئاکرێ بە برنجی مەشهورە و بەناوبانگە ئەدی برنجی بەردەڕەشی وڵا ئێمە وەکوڵێ ئاکری بەردەڕش حەلەقەیە پێکەوە کە دەڵێن ئاکری ئەم بەردەڕش تقریبا سنووری نزیکێکە بە حکمی ئیشی کوشت و کاڵیان بەڵام ئاکرێ سنووری ئەوەندەی زۆر نییە وەکو برنجی کوردیەوەی ینی بیرروشتی وەکو قەزای بەردەڕش نییە ئەتوانم بڵێم برنجی سنووری قەزای بەردەڕەش دەوروبەری ئەتوانم بڵێم 80% یعنی زیاترە لە ئاکری ئاکری 20% بەڵام زیاتر با پرسیارێکی دیکە بکەم مادەم لە 180 برنجی ئاکرێ لە بەردەڕەشی وانە لۆ ئەوها مەشهور بوو ئاکرێ بە برنجی لۆ بەردەڕەش ئەوها مەشهور نەبوو بەزانی ئەمە کوردستان ئەمن ئەو ڕۆهاتی و دزاینتە بەردەڕەش بە برنجی ئەوەیە بەناوبانگە کوردستان زۆر سێوی زۆرە بەس کە دەڵێن سێوی بەرواریان مەشهورە وانە کادڵێن هەنجیرە هەنجیری ئاکری کادڵێن برنج بەسەر برنجی ئاکری کادڵێن تەحینی ئاکری هەیە ئامدیات وانە ئیتر ئاکری مەشهورە یعنی ئێستا بچێ سلێمانی مەنتەقە بڵێ برنجی بەردەڕەش خەڵک نازانی بەس کە ئەوانەی پێش سیر بیت بەردەڕەش برنجی هەیە بەردەڕەش ئەتوانم بڵێم ئێستا سنووری قەزای بەردەڕەش زیاتر لە 200-300 بیر کرایتە 200-300 بیر زیاتر احتیمالە سنووری بەردەڕەش کرابیتە برنج زیاتریش یعنی زۆر برنج دەکرێت هەموو ساڵ هەرچەند ساڵ کەمە گرفتە بوو حکومەت وتی لەبێ کەم ئاوی بەڵام سواس بخوا باش لەوانەش ئاکرێ شوێنێکی گەشتیاریە و زیاتر خەڵک سەردانی دەکات لە بەرەندە ینی ها زیاتر ناوبانگەکەی ڕۆیەوە ئاخر وڵا بەردەڕەش سەیران ئەوەی نییە هیچ گەشتی وەزاری هیچ نییە خەڵک سەردانی ناکات شوێنێکمان هەیە گوندی خۆمان کە پێ دەڵێ کانیلان ئێستا خەڵکی زۆر سەردانیەکەتن بەڵام وەکو ئاکریاکی تاکری پایتەختی نەوروز و شتی جوانی لێیە و ئەکتەم شوێنانە یعنی بەردەڕەش شوێنێکی ئەوهای لێ نییە خۆی بەردەڕەش هەتا ئێستا شوێنی هەیە بەڵام ئێستا لە بەڕنامی حکومەتدایە یعنی ئێستا لەکەن خۆمان با بەڕامەدانرایە بۆ ئەم شتانەکە بتەرجێکی گەشت و گوزاری هەم بۆ کوردستان و هەم بخوار چونکە ئەمە لە شوێنێکین تقریبا لە مووسڵ 30 کیلومتر دوورین لە ئاکرشەوە ئێمە لە وەسەڵەکەین لە ناوەندینە لە چەقی مۆزوعەکەینە ئێستا حکومەت وا خەریکە پلانێکی جوان هەیە وادانرای عەلازا شوێنێکی گەشت و گوزاری جوان لە بەردەڕەشی بکات لە گوندی کانیلان بەردەڕەش خۆی نیدی بەڵام گوندی کانیلان کانیلان بەێ
زۆر زۆر باشە بەخۆی بە شێوەیەکی گەشتی کوردستان وەکو باسمان کرد بەخۆی بەهشتە لەسەر دنیا هەر ئاو هەواکەی لە هەموو دنیا خۆش من تا نەڕۆیشتم قەدر کوردستان وزانین بەس کە ڕاستی ڕۆیشتم یعنی ئەو جا دەزانین یعنی بۆ نمونە بەسرا وەڵەوە سیاسی نینە ئیشمان سیاسی ناوەڵام. بۆ نمونە یعنی بەسرا وا بزانم 76% یان 75% بودجەی عێراق دەخم لێنیتن والله چتمە ناو بەسرا خوا دەزانیتن یعنی خۆش نییە بەداخەو کە دەچێنە دڵت پێوەیە وەڵاهی ڕاستە ئەوجا دەبی بەداخەوە بین بەڕاستی شوێنێک کە هیوادارم تایبەت کوردستان زۆر زۆر سپاس دەکەم کاتی خۆ دۆ مندا زۆر زۆر مەمنون زۆر زۆر سپاس دەکەم دەستەکانت خۆش